بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری بە عەزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا تەوەرم دیاریکراوە و گرنگی بەیانی 11 ئازار بۆ کورد دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز. پێدەچێت بە درێژایی 100 ساڵ لە شێخ عوبەیدوڵڵای نەهریەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە لە ساڵی 1880ەوە شۆڕشێکی پڕ لە مەدەنیەت و پڕ لە مرۆڤ دۆستی بۆ کورد ڕاگەیاند هەتا وەکو ساڵی 1970 کە دەکاتە نزیکەی تەقریباً 100 ساڵ هیچ کات کورد هێندەی بەیانی 11 ئازار بە گرنگیەوە باز لە دەستکەوت و باز لە مافەنەتەوەیی و زمانیەکانی نەکراوە. دوای زنجیرەیە شۆڕش و بەرخۆدان و خەبات کە لە 11 نوێی 1961ەوە لەژێر ناونیشانی شۆڕشی ئەیلول دەستی پێکرد. شۆڕشی ئەیلول توانی گورزێکی کاریگەر لە حکومەتە یەک لە دوایەک و داگیرکەرەکانی کوردستان بوەشێنێ و بەرگریەکی باشیش لە گەلی کورد و لە کیان و لە سربەخۆیی میلەتەکەی بکە. ئەوە بوو لە ساڵی 1970 بە قسەی سەدام حوسێنی ئەو کاتی جێگری سەرۆکۆماری عێراق حکومەتی عێراقی لە وەزعێکی زۆر نالەبار و زۆر خراپدا بوو. بۆیە دەبینین لە ساڵی 1970 لە نێوان سەدام حوسێنی جێگری ئەو کاتی سەرۆککۆمار هەروەها مەلا مستەفای بەرزانی سەرۆکی شۆڕشی ئەیلول ئەو ڕێکەوتنامەیە ئەو بەیانی 11 ئازارە هاتە مۆرکردن و ڕێکەوتنێک بۆ مافە نەتەوەیی و ڕۆشنبیری و کەلتوریەکانی کورد. ئێمە ئەمڕۆکە لە 11 ئازارداین یادی ئەو بۆنەیە دەکەینەوە و باز لە گرنگی و ئەهمیەتی ئەو بەیانە دەکەین لە مێژووی کورد و ئەو دەستکەوتانش کە لەو ڕێکەوتنەدا جیان کراوەتەوە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کەیوان ئازاد مامۆستای زانکۆم کردو. دکتۆر گیان زۆر بەخێر و سوپاس بۆ ئامادە بوون. زۆر سوپاس. سەرتا پێم خۆشە باسێک لە گرنگی بەیان 11 ئازارم بۆ بکەین. 11 ئازار بەیان 11 ئازار چ گرنگیەکی بۆ کورد هەیە لە ڕابردوو و ئێستا و داهاتووش؟ بەناوی خوا، بەناوی کوردستان، بەناوی کورد. جارێ بەر لە هەموو شتێک بە بینەران و بیسترانی بەڕێز و بینەران و بیسترانی تەلەڤیزیۆن و کەناڵ ئاسمانی پێیان ڕاستکەمەوە کە ئەمە بەیاننامەی ڕێکەوتنامەیە لە ڕووی سیاسیەوە. بەیاننامە ئەو کاتەیە کە دەسەڵاتدارێک یا هێزێک یا گروپێک دەیدا بە بەرامبەرەکەی ئایا ئەو بەیاننامەیە دڵسۆزیە، لێبوردەیە، بەخشینە یا پاداشتە هەر شتێکی ترە. بەڵام ڕێکەوتنامە واتە ڕێکەوتن نێوان دوو لایەن. ئەمە ڕێکەوتن بووە لە بینی دوو لایەندا لە بینی سەکردایەتی شۆڕشی ئەیلول کە ڕابەراتی و ڕزگاری خوازی کوردی کردووە لە باشووری کوردستان لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق کە ئەو کاتە بەعسی حکومڕانی عێراق دەکەن کە دەسەڵاتدارێکی سیاسی داپێدانراوی جیهانین. کاتە ئەم ڕێکەوت ئەم ئاماژەیە ساڵۆنەوەیەکی خەیاندووە تا گەشتە ڕێکەوتنامەی 11 کە لەسەر لەلایەن سەرۆکۆماری ئەو عێراقەوە دەخوێنێت وەکو باڵاترین دەسەڵاتداری سیاسی لە عێراقدا. ئەو کەسەی کە لایانی بەرامبەرە کە مستەفا بەرزانی نەمرە ئەم ڕێکەوتنامەیە واژۆ ئەکات، یعنی کاتە دوو کەسایەتی ئەم ڕێکەوتنامەیە ئەخەنە سەر ئەرزی واقع. هیچیان مستەفا بەرزانی نەمرە کەسەکەدەی شۆڕشی ئەیلولە و ڕابەری بزنە ڕزگاری خوازی کوردی کوردستان و هەتا هەموو کوردستان لە بەگشتی چکۆ ڕۆژگارە مێژوویە لە غەیری باشووری کوردستان هیچ خەباتێکی ڕزگاری خوازی هیچ پارچەی کوردستان وجودی نەبوو. ئەمە دیبێکی بابەتەکەی یەکترمان ئەوەیە کە لە بەرامبەردا سەڵاح حوسێن کە ئەو کاتە جێگەری سەرۆکی ئەنجومەنی سەکرداری شۆڕشی عێراق و جێگەری سەرۆکۆماری عێراق بۆ ڕۆژگارە مێژوویەوە بڕیابەدەستی واقعی عێراق بە لە ڕووی تەنفیزیەوە ئەو لە ساڵۆنیوێکی کۆبوونەکانی لەگەڵ بارزانی نەمردا ئەو کارە ئەکەن. دوجار سەرۆکۆماری عێراق بە ئەمە ئەخوێنێتەوە. بۆی ئەمە ڕێکەوتنامەیە لە بینی دەوڵەتێک و هێزی ڕزگاری خوازیدا بۆ گەیشتن بە کۆمەڵی ئامانج و بۆ گەیشتن بە سەقامگیری سیاسی لە دەوڵەتی عێراقدا. بۆی ئەمە بەیاننامە نییە. جا ئەمە دووکی بابەتەکەیە. دیارە کە بینە سەرکەوتن ئازاق پێناسێکی بکەین بامەش بۆ بینایی سەڵاتکەن پێناسێکی بکەین. پێناسەکە بریتە لە ڕێکەوتنامەی نێوان دەوڵەتێک و هێزی ڕزگاری خواز بۆ دەستپێکردنی مافەڕەواکانی نەتەوەی دووهەم لە عێراقدا کە کوردە کە تا ئەو ڕۆژگارە مێژوویە یاری پێ دەکرێت و تا ئەو ڕۆژگارە مێژووی مافەکانی عێراق دابین ناکرێت و تا ئەو ڕۆژگارە مێژوویە دەسەڵاتدارە لە دوایەکانی عێراق و پێش ئەوەش کە عێراق لە 1920 دروست بێت دەوڵەت لەم خاکەیە چەوساوەتە وەستەمی لێ کراوە بە هاوڵاتی پرەدووسەی کراوە. بۆیە کەمین جارە لە مێژوودا لە دروستبوونی کوردەوە، لە دروستبوونی کورد لە باشووری کوردستان لە عێراقدا، لە دروستبوونی عێراق وەکو خاک عێراق و قوارەی سیاسی لە 1920ەوە تا بە 1970 تا بە ئێستاشێکا 2009 زاینیە یەکەم جارە لە مێژووی نەتەوایەتی کوردە دەسەڵاتدارێکی
دەسەڵاتی سەردەستەی کورد دان بە مافەکانی کوردان لە چواردە خاڵدا ینی پێش ئەو مێژووە پێش شەعلای نەهریش بە هەزاران ساڵ دوای ئەویش و تا ئێستش کە 2009 زای نییە کاری 50 ساڵی ڕێکەوتەمی ئازاد دەکەن تا ئێستا ژاغەدار بە هیچ ڕێکەوتەمی نەقەیشت ڕێکەوتەمی ئازار کە لە بەرامبەردا دەسەڵاتێکی سیاسی داپێدانراوی جوانی کە دەوڵەتی عێراقا دان بە مافی کووردا بنێ بە ڕێکەوتنامەیەکی دوولایەنە واژۆکراوە لە چواردە مادەدا. دکتۆر لە 1920 تا 1970 کاتە 49 ساڵ لە 1970 تا ئێستا دەکاتە 49 ساڵ بۆچی وەکو جەنابە دەفەرمووی لەم 49 ساڵی ڕابردوو و لە 49 ساڵی دوای بەیانی 11,000 تا ئێستاش کورد نەیتوانی وەجارێکی تر بەو لووتکەی وەرگرتنی ماف و دەستکەوتانی خۆی بگاتەوە هۆکارەکەی چییە؟ خۆی هۆکارەکان زۆرن بەڕاستی ئەگەر ڕوون کەمەتوان بکەین بە سێ هۆکاری سەرەکی بەدەل هۆکاری لاوەکی بەڵێ هۆکاری سەرەکانی کانەوە کە دەسەڵاتدارانی عێراق بدرێژایی مێژوو ئامادە نەبوون دەرمەفەکانی کووردا بنێننی کورد با بە ئاباشیکردنی کورد لە دەوڵەتی عێراقدا واتە بەدیوە لە دیوەکاندا سڕینەوەی قێزی عەرەب قورسایی عەرەب تەمەن خەسەرنجی خاکی عێراق بێ 1920 کە دروست بێ عێراق ئەم عێراقا چارەکی کووردە سێ چارەکی بریتیە لە عەرەب و لە تورکمان کورد و ئاشووری یاری ئەتوانین بڵێن لە 180 عێراق لە 175 عێراق ئەتوانین بڵێن عەرەبە کوونەتەوە قساکەم عەرەبە 125 کورد بەشێکی تورکمان و ئاسووریشی تێدەکەی بۆ نمونە عەرەبی عێراق ئامادە نەبووە لە دەوڵەتێک کە ناوی عێراق کە بەریتان لە 1920 تا دروستی لە 1920 کە پاشای بۆ دائانەیە کە فەریسەلی کوڕی حسێن و لە بنەماڵە دەسەڵاتەکانی حیجاز کوڕی حسێنی شەریفی مەککەیە ئامادە نەبووە عەرەب لە کاتدا کورد لە عێراقدا چارەکی بڵێن یەک لەسەر چواری خۆیەتی بیکا بە هاوبەشی خۆی بۆیە ئەمە بۆ قبوڵ نەکرا لە بەرامبەردا کوردیش بۆ دەستکردن مافەڕەڵاکانی خۆی بەردەوام لە خەباتە بۆ تا پێی بگات ئەم ناتێگەیشتە لە پێش لە دواشە بەردەوام ئەمەکی لەوە کارخانەیەک خاڵی دوو بەڕاستی لە ناشارمەوە غەڵەتی ئێمەی کووردە باواقع قسە بکەین ئێمە کورد ڕێژایی مێژوو ڕوخانی دەوڵەتیمان لە 500 جای پێشداینەوە تا بێ ئێستا کە 2009 نیە هەمیشە لە کاتی لاوازیە گەڕایەوە بۆ لای دەوڵەتی عێراق لە قوتە نەگەڕاوێتەوە بۆ لای یعنی میشە دەوڵەتی عێراق کاتێ لاواز بۆ پەنای بۆ ئێمە هێناوە لە لاوازێک پەنای بۆ ئێمە باشمان بۆ کردوتەوە ئێمە بەرەو بیری چوین ئێمە ئامادە بووین لەگەڵ عێراق و عێراق هەموو شتێ بکەین پاشێک ئەم دەوڵەتە وردە لەسەر حسابی ئێمەی کورد و ئاسایش ئێمەی کورد و بێدەنگی ئێمەی کورد خۆی دروست دەکاتەوە تا بە ئاگراسی لێمانەدات ئەنی کورد ئەبێت تێبگا لەمە دووە لە لاوازی عێراق نەگەڕێتەوە هەکاتە بە لە لاوازی بۆ عێراق دەگەڕێتەوە ئاگادار بە وقەدە خاڵی لاوازی عێراق خاڵی قۆتی تۆیە خاڵی هێزی تۆیە کە لە خاڵی هێزی تۆیە کە چی بۆ عێراق ئاگادار بە تۆ شتێک عێراق ئەسلمێنی کێشە نییە پێ ئەسلمێنی بۆ دەکات بەڵام دواتە لای نەچێت تۆ کە چیتە عێراقەوە تۆ لە عێراق پێگاتەیەکی عێراقی ئەمە یەک ئەم پێگاتە یەک لەسەر چوار عێراق پێک دێنی ئەمە دوو تۆ هێزێکی قەوارە سیاسینی داپێدارراو نیت تۆ دەوڵەتانی دنیا تۆ ناناسن عێراق ناسن بۆیە دوجام عێراقەکە دروست دەبێتەوە پاشوێک عێراق ئارام بێتەوە ئاسایش پێیاکە وڵاتانی دراوسی وڵاتانی دنیا بە حکم عێراق وڵاتێکی دەوڵەمەندە لە ڕووی خاک و لە ڕووی سامانی شێزەوی سەرزەویەوە ڕووی لە عێراق دەکەنەوە جارێکی تر ئەم عێراق وەردەوەردە بەهێز دەکەنەوە ئەم دەسەڵاتداری عێراق وەردەوەردە کە بە قۆدمون جا لە تۆ ئەدا چکە ئامادە نییە تۆ بکا بەرا بەشی خۆی هەڵی ئێمەی کوتا 2009 ئەوەیە کە ئێمە قەت لە قوتی عێراق بۆ عێراق نەگەڕاوێتەوە بەس کاتی عێراق بەهێزە نوچ عێراق دانوستام کە لە لاوازیات چوین ئەم لاوازیش کەسی بە کوردێنەوە ئەمە هۆکاری دوو هۆکاری سێ لە یادمان نەچێت جغرافیای ناوچەکە جغرافی ناوچەکە و هەتا استراتژی ناوچەکە وا بووە کە کول لێرەدا نەتوانێت بە ئاماژەکانی خۆی بکات بۆ چکە کول لە ناوچەکەدا کۆن دراوسەی هەیە کە تا ئێستا ئێمە 2009 زانین کوردی خۆمان بەناو خوێنەوارەکانی خۆمان لە کوردستانی باشووردا بە داخێکی گرانەوە ئەوانەی بەخۆیان دەڵێن ئەکادیمی بەخۆیان دەڵێن ڕۆژمیر بەخۆیان دەڵێن ڕاوێژکار و شارەزا ئەمانە گلەیمی هەر هەمویان هەیە ئەوە یەکە ئەمان نەخوێنەوەتەوە کاکە باشووری کوردستان لە یادن نەچێت چواردۆری تەنراوە بە دەوڵەتی سووریا تورکیا ئێران عێراق تۆ لەم چوارچۆ ناتوانیت دیموکراتی بیت ناتوانیت بەمان مافی ڕۆپێ ڕۆ بکەیت ناتوانیت بەمانە بڵێ کە کول لێرە پێقاتێکە بژی خۆ تورک کاتێکە مافی تۆیدا لە باشووری کوردستان کوردی خۆی داوای مافەکانی خۆی دەکات کاتێک ئێستاێران دانی مافی کوردنا لە باشووری کوردستان کوردی ئێران داوای مافەکانی خۆی دەکانی با دیوەدیخەنە بۆ دنیای سەرمێنەکە ئەمە وایە بەڕاستی بۆیە ناتوانێت ئامادەنی ئەمە کار بکەن بۆ دراوسەکانی ئێمە کۆن دەوڵەتی داگیرکردن بەسەر کوردستان بەسەر کوردەوە ئەمە وای کردووە کوردی باشوور ئاماژ نەکات بە داخێکی گرانەوە دە سیاسیەکانی کورد نە خوێنەوارەکانی کورد نەخودی کورد لەمە تێنەگەیشتووە بوورە ئاوا قساکە بەڕاستی یا لێ تێگەیشتووە خۆی لێ لە ئادات یا لێ تێنەگەیشتووە و ئیلا ئەگەر لە چلۆی پێش چلۆی دوای ڕێکەوتنەوەی ئازاد لەوە تێبگەیشتنە بەڕاستی بەڕای من بارزانانی کات خۆی لێی تێگەیشت و لێیان تێگە
بۆ چوونی خۆم دیارە سبێت لەم بۆ چۆشەکەمەوە لێ تێگەیشت و لێیان تێگا بەڕاستی بارزانی یەکەم کەس مێژووی کوردی ئێمەدا لە سەسای ڕوودا لەمە تێگەیشتووە بەڵام لێیان تێگا بە داخی گیرانەوە ئەوەیە کە لێ تێنەگەشت لێ تێبگەشتا کورد بێم وایە حاڵی وانە ئەبوو. زۆر باشە دکتۆر بڕۆمەوە سەر ئەو ڕوونکردنەوەی جەنابەت کە فەرمووت ئەمە ڕێکەوتنامە بەیان نامە نییە بەڵام لە خوارەوە تەنها ئیمزای ئەحمەد حەسەن بەکری لەسەرە دەگوتێ ڕێکەوتنامە ئەوەیە کە بۆ نمونە لایەنی یەکەم و دووەمی تیابێ وە کۆمەڵە شایەدیش بۆچی ئەو کاتە حکومەتی عێراق ئەمەی بە سەرکردایەتی شۆڕش بە مەلا مستەفای بەرزانی بە سەرکردایەتی کورد ڕەوانە بینیەوە کە ناوی ئەویش هەبێ و یان بۆچی سەرکردایەتی شۆڕش ئەمەی قبول کردووە بە ویژدامین بەواقعی ئەمە ڕخنەی سیاسی ئەگیرێ ڕەوایە ئەم ڕخنە ڕوسیا بەڵام کەی لەسەر واقعی شتێکی ترە بۆ ئەحمەد حەسەن بەکەس سەرۆکۆماری عێراقە لە ڕووی سیاسیەوە ئەم دەسەڵاتێکی سیاسی نێودەوڵەتی هەیە سەرۆکی وڵاتێکە ئاگادار بە ئەمە دیوەیەکی بارزانی سەکردەی شۆڕشەکە جا بۆ ئەپسەریکە کاتێک بارزانی ناوێتە ئیمزاکەوە ئەبێ لایەنی سێهەمە بێت ئەمە بە منطقی بۆ شتەوڕێناکەدا بە هەندێک یەک کێشی ئێمە هەیە لە ژیاندا هەندێک لە خوێندنەوەکەتان لە ڕووی مێژوو خوێنەوەکەین لە ڕووی سیاسی بۆ یەکەین ئەمە هەڵەیە ئاگادار بە ئەم خوێنەکە بە واقعی بۆ بکەین نانی هێک خوێنەوەی سیاسی بۆ ڕووداوێکی مێژووی هەڵەیە یە خوێنەوەژی بۆ ڕووداوێکی مێژووی هەڵەیە یە خوێنە جوگرافی بۆ ڕووداوێکی جوگرافی هەڵەیە ئاگادار بە ئەبێ چی بکەینەوە لێرەدا ئەوەی کە ماف بە تۆدا کێیە بارزانی نییە ئەیدا ئاگادار بە سەرۆکۆماری عێراق ئەیدات بەڵام لە نێوان بەڵێ خۆڵمان نا بۆچی ڕێکەوتنامەیە چونکە ئەم ڕێکەوتنامەیە لە ماوەی ساڵ کا لە دانوستانی لێوان بارزانی و سەڵاح حوسێنە هاتوۆتە بەرهەم ئەمە گرنگە هەنی ئەم بەرنامەیەکە بە چواردە خاڵ سەرۆکۆماری ئیمزایەکات ئەو ڕۆژگارە مێژوویە ساڵ لەسەری ڕێکەوتنامە کراوە لەسەری گفتوگۆ کراوە هاتوچۆ کراوە وەفتی سەگەداری کورد چۆ بۆ بەغا وەختی بەغا هاتۆ بۆ سەگەداری کورد ئەم خاڵە گەڵاڵە کراون ئەمە بێتە ڕێکەوتنامە وازەحە بەڵام کاتێکە ئەدرێت ئەبێت سەرۆکۆمار بیدا بە کورد ئەگەر سەرۆکۆمار ئەمە ئیمزا نەکردایە بۆ نمونە من سەڵاح حوسێن ئیمزاکرایە ئەوە نای بەرزانی پێ بوو ئەگەر ئەو کاتە سەڵاح حوسێن ئیمزای کردایە لەگەڵ بارزانیدا نای بارزانی لەسەر نەبووە ئەو گلەی جراب ڕاز بوو جام پرسیار مێژووەکەمێ بەڵام مادەم سەرۆکۆمار ئەیدا ئەم پرسیارەکەمێ چۆن سەرۆکۆمار ئاگادار بە گەورەترین دەسەڵاتی لەو قۆناغە دەستوری عێراقدا دەسەڵاتی تەشریعی تەنفیزی و یاساییشی ئاگادار بە بۆیە لەو کات سەرۆکۆمار نابێت لە پەلەتاژ ناوی سەرۆکۆمار ناوی هینەکە بنووسێت. دکتۆر پێت وانییە لەو کاتە بەهێزی و خۆڕاگری و یەکگرتوویی گەلی کورد ئەم ڕێکەوتنامەی نەکەوێتە نەخێت پێچەوانەوە نەوەڵا ئەوە جەناب دەفەرمووی هەمووشە دەوڵەتەیەک لە دوایەکەکانی عێراق لە کاتی بێهێزی و هەست بە لاوازی خۆکردندا هەنایەن بۆ بوارم بە بامشی بکەین بورە بۆ ڕێکەوتنامە ئازار پێچەوانەیە ڕێکەوتنامە ئازار زانی دیوێکیان تاوا نییە ڕێکەوتنامە ئازار یاد نەچێت لە 1960 دەزەکەتە نێوان پارتی بکای کوردستان بنە دوو باڵی بارزانی باڵی مەکتەبی سیاسی بە سەکردەی ماسووری مەحموود و کامام جەلال عسکەری ئەمانە لە 1966 ئەم باڵا ئەچۆن جەلسەی دەوڵەتی عێراق ئەو پیان دەڵێن بەکرەجۆ پیان دەڵێن چوونە پاڵ جوڵای پیاڵە بەڕاستی من بەژووەکەم باسی ناکەم توێنتی کەس ناکەم پاڵە مەوسوعە لەمانە ئەمە ئەو بارزانی خۆراگرانە بەرامبەرەوە ئەوەستێدا قەدار بە هەنی بارزانی من مەسمە نیستم ڕۆ پارتی شانزی بێەوە و دیوکی مەزباسی مێژووەکەم قەدار بەکە مێژووەکە واقع وەکو یەکدانەوەی سیاسی ئەمیاونا باسی وەکو مێژوو واقع بووەکەم بارزانی بەڕاستی و قسەکە زۆر خۆراگر بووە توانێتی کە ئەگەدا بارزانی ئەگەر بۆ تەناسی کورد بۆکەم بەسەر ئازارەکە بارزانی نەمەلایە نەعەشار نەشێخە ئاگادار بە مثلا بارزانی ڕاستە بە بنماڵە شێخ بەڵام شێخیان شەریکیان تەریقەت وەگرتووە وەکو سەیدنا بارزانی نەوەی پیاغەمبەر و ئیسلامی ناگەدار بە وەکو شێخێتەوەی سەیدەکان بارتەریقەتی وەگرتووە لە نەقشبەندیەکان لە عەبدوڵای نەهاری تەریقەتی وەگرتووە بۆ نەقشبەندی ینی بنەماڵە شێخ نین بوونە شێخ ئەمە گرنگە ئاگادار بە ئەمە دیوێکی مەوزوعەکەیە ینی بە سەقافەتی خۆیان بوونە شێخ نەک بە بنەماڵەی ئەمە دیوێکە بارزان عەشیرەت نییە ئاگادار بە تاوڵای بارزانیە شێخ ئەحمەدی بارزانێکی عشێ ئەمانە عەشرەت لەمەش نەبووە ئاگادار بە بارزان گوندێک و پێغەپێغاتێکی خێڵەکی ناوچەی بووە کە لەسەر کۆمەڵەشی ڕێکوتون جیاوازی ئەمانە چییە بۆ قەزیی ئێمە بەرەوە دوو بارزانی مەلا نەبووە بەڵێن بۆ نمونە فەقێ بووە بەڵام جیازی مەلایەتی وە نەکەوت بڵێن بێتە مەلایەکی ڕاستەقینەکە لە مزگەوتەکانە وەکو مامۆستایەکی ئاینی وتار بە بۆ نمونە بۆیە پرسیاری مێژووەکە ئەمەیە کاتێ ئەم بارزانیە
ملان يكون ملايك آيني شغني يكون ملايك آيني سرعشة غنية أفرم بويك أتوانيت سيريك أمانة شينية برام بتواني ليك هاتا سكدة شورش بخلا لسان وصول الشخصية كوا كل وقت زيش جاني خويدا تان وصلوا حفتة شورش المساكوتنا جاني كبر كتامي أزار نوصل برامر عبد الكريم قاسم عبد السلام عارف عبد الرحمن عارف أحمد حسن مكرة وسطي أما جرينجا ولبالا وشي بدو صدوا شورش إيلول تشتزغت نار شورش إيلول كمال خوانواري دزرويشتوي شارزاي تشاك لأنه مكتب السياسي بعد واز بارزاني إهانن بارزاني بو كمال السرقوز بجي إهلن بارزاني دجم مبروت مجوي أداة نصوح حفتة جرينجا براسي أما أو هاي سيريكا بارزاني بردن بك شيء جوري أبوه قداربه سيكيشة بورا سيكزوج جوري أبوه نحن أخويا كشيء كان لنا أخويا كسي لجابه توا كين ما جابنا توا نخبي خوانواري بارتي بو هن أمر قد وزانو زي ما لين كنت كشيء ولا مجرى خوانواري نبوه بوي باش دينا جيشتوا بارزاني كانوا إلى دور نماوه هو اللي ما كمان يخلك سرق عشيرة وسرق خيال وما وصي آيني وشيخان طريقة شلون بارزاني أكون أقداربه أما يك إنك هاتوا شرشيلو درزيت يكوتوا وأمانة شلون فعل دولتي العراق أما بهذيك خوانوارك ولا دولتي العراق ده دولتي العراق زينو أكلوا جاري كيتر ودولتي العراق بهذا كان يعني كسي كادح مع سبق صنع سن كنت تاقي شخص واحد أكن أم بالي مكتب السياسة تأيدي أم كنت هاي أكن والعراق دروز كانوا جاري كيتر العراق بمني وكردش وأقداربه إيش تهلاوازه أو شيء جرينجا أو أزاتي بارزانية أقول مش سيريكين توانيتي بمكم الله عشار ونخبي نوارا ككل رجال مجال الصاحة طبعا اشتاي نخبي نوار بوا تكون رجال مجال الصاحة اشتاپين يقول نشين بوا هذا صاحب فاضيش نشين بوا لشيء كان هو شو بعد حكومة العراق بعد زاده موضوع براسي ما جرينجا قدر باكو وجدان سيريكين بويا أما بيوري أزاتي بارزاني أما أكاك كسيتني قدر با ودل صوصي خلق عشار وخيالك وبنا نخناري كردة شو مسك ده أكيد كنا زين لكيا بيزجي أرام دكات دكتور كواتا أجر حكومة العراق هند لاواز وهند برتوازة وهند داروخا وهند جورزلي دراونية ولا برامبرج دا يقرتوي وخراجري وأزايتي ملا مصطفى برزاني وشورشي أيلول نبي بۆچی حکومەتی عێراق ملیدا بۆ ئەم داواکاری و دەستکەوتدانە بە میلەتی کورد سەریکە بۆ عێراق خۆڵە هۆکارەیە لە بیرۆرەکانی سەکەندەکانی بەعس و عێراقیانە بڵاو کراوەتەوە دیراسەیەکرد و ئەم بۆچوونان لە یەکە دەیەکەی نەچەند خاڵی بەڕاستی بۆچوونی کەسدا بۆ ئەم بۆچوونی سەکەندەکانی بەعسی عێراق بۆچوونی سەساڵدان عێراق دەستە بوون لە بیرەوەری بوون لە کتێب بڵاو کراوەتەوە بە زمانی عەرەبی نزیک باش تاقەتاقش کراون بە کوردی کەمان دراسەیەکەین لێکێ دەینەوە بە کۆم بە دووشتی زۆر گرنگەکەین یەکیان ئەوەیە ڕژنەی بەعسی عێراق لە ملانەی نێوان سۆڤیەت و ئەمریکا دەبێ هەدیە بکات ئەو تاییدی سۆڤیەت دەکات ڕۆژگار دوو بلۆک هەیە لەسەر گۆڕەپانی سیاسی دنیا شیوعیەت و سەرمایەداری شوێت ڕابەتی سەکیری سۆڤیەتە سەرمایەدار ڕابەتی ویلایەتیگرتوەکانی ئەمریکایە سەدام حوسێن بیرباوەڕ بەعسن شیوعین بەڵام دوێ هەرێ لەگەڵ ئەمریکا شا بکات چکە بەرامبەری عێراق ئێرانە کە ئێران ڕژەمی شاهنشاهی تایە و ڕژەمی شاهنشاهی ئێران لە قۆناغا پشتیوانی شۆڕشی کوردە و لە ئەمریکا پەیمانی هەیە بۆیە لێرەدا عێراق چکە دەوڵەتی داپێدانراوی شەرعیە قەوارێکی سیاسیە ئەم یاریە بکا بەڕاستی ئەمە گرنگە جاگەدار بە بۆی ئەم یاریکردنە عێراق تقریبا لە لاوازی ئای بەرەو بەهێزبوونی بەرێت ینی مەقسەد چییە ینی بۆ عێراق زروف بارێ لەبارە کە توانێت بەرەو بەهێزبوونی بەرێ ئەمە دیوەیەکی بابەتەکە ئەمێک دوو لەنا ئەزانێت لەناو کوردی شار درست هەیە چکە باڵێکی مەکتەبی سیاسی سەرای دەوڵەتی عێراقن و پشتیوانی دەوڵەتی عێراقن و نەخشەیان بۆ دائانێنەوە بە هەندێک حاڵتا شەڕی سەکەداری شۆڕشەکەن لە چەند شوێنێکا و کوژراویشی لێکەوێتەوە شەیدی لێکەوێتەوە بۆ نمونە ئەمە ینی عێراق ئەم ئازانێ سەدام حوسێن و حەسەبەکەم ئازان کە دەزانێ شۆڕشە ئیلولا هەیە ناو کەس کوردەکانە هەیە کەگەر ئەمە استقلال بکرێ ئەمە دوویەکی بابەتەکە ینی بەم لاوازی عێراقیشەوە ئەم خاڵی ئەبێتە بەهێز بۆ عێراق خاڵێکی بۆ عێراق گرنگە ئاگادار بلیسانەوە عێراق ڕۆژگارە مێژوویە ئاگادار بێ لنا خودی عێراقیشدا ئاگادار بە خودی عەرەبەکان و قەومیەکانی عەرەب هێزن بۆ عێراق توموتی عێراق لە ساحەتەمەنجی عەرەب ئاگادار بە ئەمە هێزن بۆ دەسەڵاتداری عێراقانی ڕاستە بۆ ئێستا هێزی بەڵام هێزن بۆ داهاتوو بۆ ئێمەم هێز ئایندەیەوە عێراق بەرەو ئەم پیر بابەتاش ئەوێت سەکرەتاری کوڕ ڕازی کات بۆی دانوستان بکات بگەن ڕێکەوتنامێک مافی کوردەکان بدەن تا خۆیان بەهێزەکەنەوە ئەمە خاڵێکی دی لۆلاشۆ بارزانی ناچارە بۆ ناچارە بارزانی دەڵێ مافی کوورد دەکات إذا خير صلاة العراق داداني العراق بناي بوبينن بيرقات بو وازا بناي بني أبد إليكتي لولا شو باش لكود كان شو نتفاعل مكتب سياسي بارتي بيرقاتو أجر أم درجة بشورش بعد وخلق باندو وخلق جلاكا
خەڵک گوندەکان وەزیان خراپە لە ڕووی دارایی لە ڕووی ئابرووی لە کۆمەڵایەتیەوە بۆی ئەمانەش لە پاڵمەکتەبی سیاسی شۆڕشی هێلو زەعیفە بێ وردەوردە لەولا شۆشای ئێرانی سانەوە هێزێکە کە دیسانەوە لێرەدا ئەمیش یاری بە شۆڕشی کوردەکان ئێوێت دەرباز بێ لە شای ئێران ئەنی بارزانی جێژە کۆمەڵە فشارایە بەڕاستی بۆیە هەردوو لە ناچارن کە ئەم بەرەو ڕێکوتنامێ بڕۆن پرسیارەکان هەردووکیشان ئایندەیانێ مەسە بۆ نمونە بارزانە لەگەڵ عێراقا بکەم بۆ نمونە دوایی مەکتەبی سیاسی ناچار بگەڕێتەوە بۆ لا لەگەڵ شۆڕش ڕێەکەوێ خاتە کوردەکەمەوە بەیەک بۆ نمونە کەم لەگەڵ عێراقەکەوتم بخەتە شای ئێران باشتر قوتم پێدا دەڵێ بە شەرتە لەگەڵ ئێران جیاب لەگەڵ عێراق تێکی بە کەم باشتر هاوکاری دەکەم بۆ نانی سێکە لە بارزانیش دەبێت کۆڵە قوتی ئایندەی بۆ خۆی هەیە بۆیە هەردوو لایەن سەری ئایندە ئەکرد بۆیە بەرەپی ڕێکوتنامەکە ئەڕۆن هەم عێراق هەم بارزانی هەم بیرەوەری ئەو کەسانە کە ڕۆڵاقانە ژیاون و بەگەڵامی یەکێتی سۆڤێت و ئەمریکا و بەریتانیا کە ڕۆژگامیژە لەسەر دەوڵەتی عێراق و لەسەر ناوچەکەیان نووسیوە. دکتۆر ئەگەر بگەڕینەوە بۆ ئەو کاتە مەلا مستەفای بەرزانی نەی دەتوانی چواردە خاڵەکە بکاتە 15 و داوای لایەنی سێم بکە وەکو چۆن شای ئێران و سەدام لە جەزایر ڕێەکەون سەرۆکی جەزایر بۆونە لایەنی سێمە یان بۆونە شاید و گەواهیدەری سێمە مەلا مستەفای بەرزانی لەو کاتە بۆ هۆی ئازایەتی و خۆبردەیی و خۆبردویی و ئەوەی خۆی نەیەتوانی داوای لایەنی سێمیان بوونی ناوی خۆی بکە لەسەر ڕێکوتنامەکە ئەخیری مەساوڵ نەبووی ناوی خۆی ناتوانێت بیکات بۆ سەر کۆمارە ببیخوێنێت لە کۆمار نابێت لای بارزانیە بێت لەڕووی سیاسی لەڕووی منطقی نابێت ڕووی سیاسی و ڕێکوتنامی سیاسی کاتێک تۆ دوو هایزەکە بەرامبەرێک بەستێکەوە باشتر پێ بڵم کاک ڕیاض کاتێکە ئەوە قسە بکەین کاتێکە سەرۆکۆماری وڵاتی دێ بۆ وڵاتێکی ترە بێ سەرکۆمە پێشوازی لێ بکات سەرکۆمانەش بەدەمیەوە باشە ئەو وڵاتی کە دێت سەرکۆمانکە توێ پرسیارەوە بۆ وەزیری دەرەوە پێشوازی بۆ سەرۆکی دیوانی وەزارە داتە پێشوازی بۆ ئەم پرسیارە ئەغەدار بە قورسایی سەرۆکی وڵاتە لەوە دەیە کاتم فڕۆکخانی بەرامبەرەکەی لە فڕۆکخانی بەرامبەرەکەی سەرکۆمە پێشوازی لێ بکات عرفی دیپلۆماسیە وەزیری دەرە بۆ وەزیری دەرەوە وەزیری ناخۆ بۆ وەزیری ناخۆ ئەمە ئەوە ئەغەدار بە لە عرفی دیپلۆماسی و سیاسیدا نابێت تەنیا ناوی سەرکۆمار و ناوی نەبێت ئەمە دیوەیەکی بابەتەکەیە کەی ئەبوو کاتێکمان لایەن سێم ئەخ پرسیارەکە مێژوەکەی ئایا بارزانی توانای لایەن سێم دروستکە نەخێت بۆ چونکە بارزانی ئەغەدار بە پشتیوانی بارزانی بە دیوەیەکی ترە ئەمریکانە بۆ بەڕاستەخۆی بەس لەو کاتە یەکێتی سۆڤێت تا ڕادێک نەبووارم بە پشتیوانی بارزانی ئەمریکانە بۆ ئەمریکا لە ڕێی شای ئێرانەوە هاوکاری بارزانی ناسیوە ئەسان کاڵن کە ئەمریکا خیانەتی لە کورد لە مێژوودا ئەغەدار بەمەوە نییە ئەمە غەڵ تەفسیرمان بۆ بابەتە کردووە ئەمریکا وڵاتێکی گەورە و بەهێز ئەغەدار بە لەگەڵ بارزانی ڕێ ناکەوێت بارزانی سەکردی شۆڕشێکی ناوچەییە ئەدار بە ئەمریکا سیاسە دەکات ئەمریکا سۆزەعات خۆشەویستی ناکات بۆیە ئەمریکا لەڕێی ئێرانەوە بەیانی بە کورد کردووە و کوردی بەکارهێناوە ئەغەدار بە بۆی شوێن لە بینی بارزانی ئەمریکا ڕاستەخۆ نەبووە ئەو ئەنیشانتوە لە بارزانی لەلایە خەڵکەسانی ئەمریکی یا ئەفسەرێکی سیاسی یا مەسەلەن دیپلۆماتکارێک یا میدیاکارێک ئەمە شی شەخسی بوون ئەغەدار بە شتی نێو دەوڵەتی نییە ئەمە دیوێکی بابەتەکەمێک شای ئێرانی سانەوە ئەغەدار بە شای ئێرانیش وەکو دەوڵەتێکی گەورە لەگەڵ عێراق کێشەی هەیە بارزانی بەکارهێنێت وەکو سیاسەت ئەغەدار بە بارزانی شا بەکارهێنێ ئەغەدار بە هەردووکیان پێویستیان بێ ئەغەدار بە چۆنڵی لازم مەرزومی یەکن ئەغەدار بە بۆیە بە شای ئێران بارزانیش ڕێکەوتنێک نییە لەسەر خاڵ ڕێکەوتن مەمەرجە پشتیوانی تۆ ئەەکەم بۆن ئەمە نییە لە ئارای ئەغەدار بە هەنی با لە منطقی بین ئەمە ئەو بۆیە بارزانی پەنا بۆ کێ بەرێت ئەمجا دەگەڵ ئیسرائیل کاکە ئیسرائیل لە قۆناغە مێژوویە نەیتوانیوە هەندێک شتێ بیکات چونکە یەکەم ئیسرائیل و کوردستانە ناوچەیەکی دابڕاو هەیە کە نێوانیانە کە وڵاتی ئوردون و عێراقە کە ناتوانێت بگا بە بارزانی و دەقیقمێک دوو بارزانی سانەوە قاوەرێکی سیاسی تا ئیسرائیل لەگەڵی اعتراف بکات ئیسرائیل هێزی کردزاری خواستەری بارزانی ئەکات نەوەکەوەی کە دەوڵەتێکە بۆیە دەوڵەتێک نەبوو لە قۆناغە مێژوویە بارزانی بێنە سەر قەدی ببوایی هێنا وەکو ئێستا نییە کاکە ئەو ڕۆژگارە جیاواز بووە ئەمجا بەدەلەوە بەر کاک دەستێموتی تم بارزانی ئەغەدار بەوەی لەگەڵیەتی كمان سەرخێڵ و سەرۆک عەشیرەت و مامۆستای ئاینی و شێخی تەریقەتن کاکە دەگەڵینانی خۆ بارزانی فەقیرە چی بکا لەو پێگە جوگرافیەیە پێم وتی لە سانەوەی شەنگوتی بارزانی گونشین بووە لە 85 لە خوێنەوار بووە ئەمە سوال ئەغەدار بە لەخۆی خوێنەوار وازی لێهێنا بۆیە بەڕاستی باز هەروەی پێکرا هەروەی توانی بکات و ئەسڵ بارزانی پێ بڵێم ئەو پەڕی گەورەیە بابی بیزدان بە وجدان سێری کات دوور لە لایەنگری بۆ یشێکی سیاسی ئەو پەڕی گەورەیە بتوانێت 3 جار بۆ بگرێت 4 جار سەرحسێن بێنتە ناوچە ئازاکراوەکانی کوردستان کە جێگەی سەرۆکۆمار و سەرۆکی ئەنجومەنی ئیستەقلالی شۆڕشی عێراق بووە بە بارزانی گەورەیە ئاگادار بە بارزانی بۆ یەکجار نەچووە بەغا ئاگادار بە بارزانی خۆ یەکجار نەچووە بەغا لەگەڵ بەغا دانستان بکات هەمیشە نوێندەی ناردووە کوڕە بۆ بارزانی پەڕی گەورەیە
يعني بۆ یەک لە حەزە بارزانانی نەچۆ لای بەق نەچوو عێراق نەچوو بەدەستی دەوڵەتی عێراق لە بەغای دانیشێت لەسەر بەیانی ڕێکوتنەوەی ئازاد گفتوگۆ بۆ خوێندنەوەی ڕێکوتنامەکەش ئیدریس بەرزانی ئەمجا بارزانی پێداگرێکڵێ بێ حەسەن بەکەر و کۆماری عێراق بەیانەکە بخوێنێتەوە چ خۆی ویزای کردووە داخل بۆیە لێ بارزانی ویزای ناکە چونکە ئەبێ بارزانی نایبچەوە بەغا بارزانی تازە ناگەڕێتەوە بۆ بەغا چونکە کاتێک گەڕێتەوە بەغا بە واقعیدا مافی کورد دابنێت بە عەمەلی نەک بە قسە نەک بە ڕێکوتن. زۆر باشە دکتۆر ئەو مافانەی ئەو چواردە خاڵەی کە لەو ڕێکوتنامەیە هەن بەڵێ بێژگە لەوەی کە باسییان بکەین هەمویان مافە بۆ کورد یا ئەرک و مافە خۆی هەموو ڕێکوتنامێک ئاگادار بە کە لەبێن دوو لایەن واژۆ ئەکرێت لە هەزێک شۆڕژگەڕیە لەگەڵ دەوڵەتە یا دوو دەوڵەتە یاچەکە هەردوو یەکرێتەوە هەم مافە هەم ئەرک و مافە. بەڵێ کاتە بایم بچینە لای ئەو چواردە خاڵەوەی کە جەنابەت ئەو چواردە خاڵە چین کامارمون خوێنێ خاڵەکان تۆزە قورسە بیخن بەڕاستی بخەیت بەرەغنە بۆشیکەمە چواردە خاڵەکە بەڵام بەگشتی لە خاڵەکانە ئەوەی کە من گشتی گشتگیری بۆ بکەم چەندی مافە بۆ کورد و سەریکە هەردووکی تایە مەسەبۆ نمونە لە چواردە خاڵەکە کورد لە دەوڵەتی عێراقا هاوبەشە لە بڕیاری یاسایی بڕیاری سیاسی بڕیاری جێبەجێکاری بۆ نمونە مەسەلەن بۆ نمونە کورد لە خاڵانە کورد مافیە لە عێراقدا بەشداری بکات بەشداری سیاسی بەشداری پرۆتۆکۆلی بەشداری بڵین سەڵات جێبەجێکار لە وەزارەت و تا شارەزات تا بەڕێوەبەری گشتی تا خۆڕێبەری ناوچەکانی خۆیان کورد مافی بە زمانی خۆی بخوێنێت زمانی کوردی زمانی دووەمی عێراقا دەوڵەتی عێراق قەرەبووی زیان لەکەوتوانی شۆڕشی کورد دەکاتەوە بۆ نمونە دەوڵەتی عێراق ئامادەیە ناوچە کوردستانەکان ببوژێنێتەوە ئامادەیە ئەوەی کە فەرمانبەر دەکرا بیگەڕسە کارەکەی خۆی بۆ نمونە ئەنی هەم دەوڵەتی عێراق مافەدا بە کورد بە زیان لەکەوتووان بە شۆڕژگێڕانی کورد ئەمە ئەو و هەم داواشان لێ ئەکا ناوچە خۆیان بەڕێوە بەرن عێراقی ئاران دروستکەنەوە بەیەکەوە هەمووی بەڵێ هەموو هینێکیتیایە ئەنی ڕێکخراوی زۆر گشتگیرە بەڕاستی. گرنگی ئەم ڕێکەوتنامەیە بۆ ئێمەی کورد چییە؟ لە دوو لە چوار لاوەتەوە بڵم گرنگە سێلاش یەکیانەوە یەکەم جارە لە مێژووی نەتەوایەتی کووردا لە مێژووی کووردا لە مێژووی کوردستاندا ڕێکەوتنامەیە گواژۆ ئەکرێت لەسەر کاغەز و ئەمە زۆر گرنگە تا ئەسەر شتی وا لە مێژووی ئێمەی کوردان نەبوو بە هەموو چاقۆناغ مێژوویەکەیەوە و تا ئەسەر دیمان ئاگادار بە ئەمە یەک دەبەن ئەوەی دەستوری عێراق مافی گوتیا پەرێزراو ئاگادار بە ئەوە ڕێکەوتنامە نێو دەستورە بەس ڕێکەوتنامەکەم ئاگادار بە ئەمە یەک دوو یەکەم جار لە مێژووی ئێمەی کووردە باشە شۆڕشێکە لێکترازانی تیا دروست بووە انشقاقی تایە بوونە دوو بەرە سەکردەیەک بەم پێناسی باسم کرد کە باز مەرزای نەمرە ئەم ڕێکەوتنامەیە بە سەرۆکۆماری عێراق ئەگەیەنە ئەرزی واقع و ئەمە گرنگە ئاگادار بتۆسکە ئەمە شیەکەیتەوە شۆڕشێکە توش لێکترازان بووە تووشی پەرتەوازایی بووە تووشی کێشە بووە کێشەی ناوخۆیی هەیە دەوڵەتی عێراقێک کە دامەزرێتەوە بە شوەیەکی تازە دەوڵەتەکە هەیە بەعز سەر گۆڕەپانی سیاسی و بەرەو دنیایکی ئایندە ئەڕوات بەزی سیاسی ئەڕوات و دارێکەوە بەعسکەیە ئەمە ئێنە سەرچۆکووە مافی کورد دابینەکە ئەمەیەک یەکەم جار لە مێژووی کورددا بە 14 خاڵ عێراق مافەدا بە کورد عێراقدا ئەرکی شتەکە عێراق هاوبەش بن بە یەک و عێراق بەڕێوە بەرن ئەمە بەڕاستی گرنگە ئەمە ئەو دۆشە گرنگە خاڵی سێ ئەخیر خاڵ ئەمە یەکەم دیکۆمنتی مێژوویە کە هەموو دەقەیەک کورد دەتوانێ بەرامبەر دەسەڵاتدانی عێراق بەکاری بهێنێت بۆ نمونە سە دیکۆمنتە چۆن ئەمە بۆ نمونە ڕەفراندەمەکەمان کرد 25 ئەیلولی 2017 چەند ئاسوارەکانی خراپ بوو چەند کاردانەکانی خراپ بوو چەند دوێمی تووشی کێشە کرد چەند ئێمە قۆناغی سەختمان لە ساڵی 2017 پەڕان بەڵام بۆ دیکۆمنتێکی مێژووی تازە بۆ نمونە هەندێک شتی مێژووی ئاگادار بە ناپۆدێت تا ئێستا ئێمە باسی ڤەر دەکەین تا ئێستا تورکیا بە لۆزان لێ ئێمە ئاگادار بە تا ئێستا ئێمە بە چاڵدێران لێ ئەدرێن ئاگادار بە سەریکە بۆ ئەم بۆ دیکۆمنتێکی مێژووی ئازار دیکۆمنتێکی مێژووی تا ئێستا یەکەم دیکۆمنتە لەسەر وەرەق سەرۆکۆماری عێراق ئیمزای کردووە ئاگادار بە هەنی ئەگەر ئەمە وەزیری دەرەوە بیکردیا وەزیری ناوخۆ بیکردیا قوسای بەڵام سەرۆکۆماری عێراق ئیمزای کردووە ئەمە هەر چواردە خاڵەکەی بینی و ئاگادار بە و چواردە خاڵەکە ئاگادار بە ئەوەندەی بۆ کورد مافە ئەوەندە بۆ عێراق ماف نییە ئەوەندەی بۆ کورد گرنگە بۆ عێراق گرنگ نییە عێراق ئەیدات کوردی سەنێت دکتۆر کە مەلا مستەفای بەرزانی لە سۆڤێت دێتەوە عەبدولکەریم قاسم کۆمەڵێ ماف و ئیمتیازات ئەوە دەستورە ئەوە بەڵام حوزەیرانیشمان هەیە بەسمەیە جیاوازی چییە لە کاتێکاویش هەر سەرۆکۆماری ئەو کاتەی عێراق پێما بێ عەبدولسەلام عارفە ئەو مافانە بە مەلا مستەفای بەرزانیەدا مەبەسمەیە لە 59 لە 66 لە 1970 هەر جیاوازەکە چی زۆرە جیاوازەکە زۆر یەکەم ئەوی دەستوری عێراق بکەی قەسم دەستورە دیێکاتەوە کە مادەی سێیە ئەنی دەستور دانراوە بۆ
بۆ عێراق لە دەستورەکەی هاتووە دەستور ژیان ڕێکوتنامە قەزاربە ڕێکوتنامە پێم وتی هێزێکی شۆڕژێرە بەرامە دەوڵەتێک ئەوەستێت یا ئەوەستێت دەوڵەتەکە ما بە شۆڕژێرەکانەدا ئەمە دوێکێتی یا دەوڵەت بەیەکەوە ڕێکوتنامەکە لەسەر کۆمەڵی خاڵ ئەمە ڕێکوتنامەیە قەدەربە بەڵام دەستور جیا دەستور دائندێت هەموو لەژێ سای دەستور ئەمێنەوەکو دەستوری 2005 خۆمە لە عێراقەکە دەنگی پێدراوە و تا ئەسکاری پێکرد زۆر بەگەشتی کاری پێ نەکراوە تا ئێستا قەدەربە ئەمەیە ئەوە جیازی ئەمریکا ئەمە سەبارە بە دەستور بەسەبەوە دەستور ئەمە ڕێکوتنامە جوێکترەوەیە ڕێکوتنامەکانی عەبدولسەلام عارف عەبدوڕەحمان عارف ئاغادار دوکان ڕێکوتنامەکان لەلایەن ئەوانەی واژۆ نەکراوە قەدەربە لەناو سەرۆکزیران واژۆ کراوە ئەمەیەک وە کورد داوای نەکردووە ئەوان داویانە بەیاننامەیە ئەمە يعني سيريكا ركبتنا ولا بني عبد السلام بارزاني داتا بارزاني بس قصي بارزاني ما انا بكرت عبد السلام كمان ما فدا بكرت بنرجع شو شك داري يعني ابو عبد الرحمن بازازه واجد لسه كمان خالك كان امبيان بياننامه شو بارزاني دماني داوانا كردوا غداربه بارزاني وتوتي اما انا ماني اما لغطا اشتي اكين ايش اوي داوه بلام ركبتنا من اعزاء الصالوني وقفت تقول لبيني سكدادي كردو لبيني دولتي العراق ده خودی شغلی سرک کماری عراق سرک جمعی سکدای شورش دتا ناوچ ازکران کردستان بارزانی امینه چندین جار امجا امیلی اکیت قبلا 4 دقیقه و ما جوازه اما اللي موجود زور قوري يا قدر با ازان شباب كان امي كودي كشي خرابيه براسي بس قاعد قبل الاسلام يشتكي باش قاعد كود ما عندكم كود ديناميت اما غلط ما قدر با ولا بارزاني كردي بارزاني برو مثلا باوي كان مسعوده كان مصوري بارتيه نبي اسري كي مراستي هم يجوا قدر با ميجوبو همو كرت رشمان بارتيج استمكي لما مصطفى كردو لا من بعقسه بدل بعضان ملكي كرد بركي بارتينيه بارتي بلا مو ظلمي لو بلا نعم بيدام كما استنت خلقنا تو من لا شو من شيء قسم كده شو رايك ان بارزاني ملكي بارتي ملكي كرده وبارتي ظلمي بارزاني كردو براس نعم من بواقع قسم يعني بارزاني بمجي اما قدار با سكديك سكاريزمايا ملكي بارتينيه باريج ابو ام اسكدايا بلا بشكر نوي نا ابو باريج امي خوي دابر يا براس باريج شانزي كده يا بارزاني سروكي نستكرديت يا قدار با بلا باريج وصلنا بارزاني كا براسي بارزاني صوت كوري هم يجلوك ايوا دكتور لبيان للريكوتنامه يانزي ازاردا هیچ خاڵێکی تایە کە بڵێ بۆن منە ئەم ڕێکەوتنامەیە ئەم چواردە خاڵە بەچی هەڵەوەشێتەوە خۆی کێشەی گەورە ئەوە ئێستا خۆی بەعزم مەگرەوە کاباتەوە خاڵێکی تیانی وەسەوە منە ئەگەر بەعز فەبەندی ئەمە خاڵ نەبوو بەدیلەکەی چییە مەسەڵەن منە تۆ کاچیت لە موسیقی زەویە کڕی یا خانوویەک یا شۆقەیەک کڕیت بیا بۆ نمونە ئەڵێ مەسیارێک کڕی بۆ ئۆتۆمۆبیلێک کڕی بۆ نمونە ئەڵێ ئەگەر پەشیمان بووینەوە مەسەڵەن ئەوەنەیە پارەکەی بۆ نمونە ڕستە شتێ ڕێەکەویت ئەمە ئەوەی تیانە ئەوەی تیانە دیارە لێ ناشارمەوە تاکتیک و فێڵی بەعز جا بوارە بە ناتوان بەڵام تاوانی بارزانانی بەڕاستی هەڵەی گەورە تاکتیکی بەعسە بەڵام کورد ڕۆژگارە مێژویە بەڕاستی چکە خەڵەکانی مادەکە چواردە خەڵکە سۆشتی باشی تیا بووە نانە بۆ یەک خاڵ گرنگە بیلەوە کردو ئەگەر فەرزی حاڵی حکومەت وەجیبەتەکە کورد چیای هەیە کورچێکی هەیە بەعزەوە بە قووەت زەعیف ساڵاتان بە قووەت بێتەوە کە ئەو بکات بەڕاستی بەڵام پێچوانە گەڕا مۆزوعەکە تۆ خۆ دەڵێ مادەم من حزورم هەیە چیاکانم هەیە ڕابردوم هەیە خەباتم هەیە ماندوو نەبوو نێکرد شاخم هەیە ئەمە لە مێژی کوردە ئەسەمەوە قەدار بانی ئەسە لە مێژکی ئێمەی کورداوەیە مادەم چیاکان پشتمانن ئێمە ترسمانەی شتێک نیە ئەمە هەڵەیە قەدار بە بەداخەوەستە تێپڕ بەسەریە مەسەڵەن ئەوا لە مادەی خیرە شتێکی بووە بەڵام ئەوش گرنگە قەدار بە دوجار دەوڵەت عێراق بۆ ڕازی ئەبوو ئەبیان نازانم بۆ تازمەش نەکردەوە دووەوە بەڵام ئەوە بێم وایە لە خاڵەکانی کابل ڕێکەوتنامەکە ببووایە بەڵام ئەوە قەدار بە لەوانێت بەعسوانێ بزیاتر بووە بەعس خەڵکی خوێنەواری زۆر لە دەور بووە ئێستا بە ڕای من ئەگەر ڕۆژگار مژە برای مامۆستا محەممەد و مام جەلال ئەوانە بارزانانی بمانایەوە و ئەو خیانەتیان نەکردایە بە بڕای من پێم مابوو ئەوان ئەیانتوانی و کارە بکەن چونکە یاسایی بوون قانونی و خەڵکی خوێنەوار بوون ئەوانە بەڵێ سەرکردایەتی شۆڕژ لە ماوەی ئەو 4 ساڵەدا لە 1970 بۆ 1974 نەیەتوانی پێگەیەکی وا بەهێز بۆ خۆی دروست بکە کە لە ئەگەری پشتێکردنی شای ئێران لە جەزائیر بەرامبەر بە شۆڕشی ئەیلول مەلا مستەفای بەرزانی زۆر بێمنەت بێ بەرامبەریان وەی کاک ڕیاس کێشەی گەورەی ئێمە زانی چییە بە درێژایی مێژووە تا ئێستش پێوەی ناڵێنین و پێم وایە بۆ ساڵانی داش بەردەوام ئەمە کێشەی خیانەتی ناو خۆمانە کێشەی پەرتەوازایی خۆمانە لەو 4 ساڵە خیانەت و پەرتەوازایی بەڵێ چەندین سەکردەی شۆڕش لای پارتی ئەسنوی حکومەتی عێراق بۆ ناوەکەندیان پێ نەکە ناوەکەم خێنەوە عالەم شتێک نی زۆر بێتەمە وەکو جاشایەتی ئەڕۆن سوالە تۆ کە ناوە خۆ ناڕۆن تۆ کە
توكا الدولة العراق سلكة لأنه صح حفتة وشوار دو جار دولة العراق هول تلوكني بارزاني ده لازم عجب رزقاري بيت كاغريز بارزاني كانوني بارزاني لبقى تقيل يقرت باش ما هو كنت نعمل كيش كنت نعمل اشتغل مركبك وش كنا بوتو بونمونا مثلا لنا دو سهلة هيا هلا كان وياك استخدامي كنت برام بعض خوش باور يعني سوتي امر كنت متقنا ده يستاهل اشتغال به لما جو كنت قدر باي مسخره براس كما اما لما جو سغلط ما نكردوا كنت ازار الشو دياله بدو ازار كنت ما كنا بدو كنت شو اصلا كذا كل سي هلا يقول يكردوا يا كم كرد بدر جاي ماجي خوي زور خوش باور بوا زور نيتي باغ بوا ليس مش بغيت نيتي خراب لا خويا والسيدي لا خويا سيدي اما هلا يا قدر اما هلا كنا بقد خوش باور بيت كمشان تجمنا كاني تو بو هل يقرن لد بنا قدربه من مش لا حاضرين اخوان الجامعه اذا كان قصيق دكم على بك ديسكيت ايتا مالكاني اما شهرنا كات خاون مال بزانت شي بردو مثلا كد مالك ابيتشتو ايبات سؤال اوريجي يابوننا نال استخوان مال او من زيقم كردولت ورا ناسي ورا بمقرا تسوى تاو دقي مالك ابيتشتو ايبات خلاص الله سلخو فينا زاني خوان مال تو اندزي خايكيتون كاكا شون رأيدن تو بعزادي شيء بيك أميك يعني كل لا خوش بارو ميك بدل جاي ما يجوك كاغرياس كرد هميشه خلاص يزوج وليك الدواء هميشه مقامي كردوا شيء كردوا ملتي كم هميشه بدنا قاعدين كخاجة دورنا ملتي مش كبر خاجة بعته إما لا شو صار شنو بدنا قاعدين ما كردوا يعني نشوف يرجبرين نشوف كم كاتي حكومة العراق ديد برزانين تيرور كاتي بين دوك سيبعس تيرور كيمونهم أو ما كردوا فأنا بقى تيرور إشي كردنية كرد تيروريزمنية تو جاي بيكيت سياسة ويا قدربة راسته نابي تولي بيع بوستيت بويا أما هالي دومي أما هالي تنا إنديا شورش يقول هالي همهم يجوا ما وتأسش بردوا مع قدربة تأسش نازي بوقنا والله إما تأسش نازي بوقنا والله نوكر زي ولا تي أشتيه مثلا دوباره ولا تي قوجيانا ولا تي نازل باك إما تاخذ جاي بيكيت أو برا مردكات أما خالدو هالي سيم شيء برا كارديا أما نخوان رجني نخوان برتواسي باشا سنج او دقيقه رقدنا ازار واجو اقريو على المكتب السياسي اجد بنو بارزاني خوش بيت هر اوان هل لنا ابو الله كندوز كون رجلان كل سنه دوز برجال مجويه بولداني بارزاني رقدم ازاره هو كردي كاخو موضوع وقاعد شو تقدر شكيت باشا بلا دواي رقدنا الجزائر بين ايش كثير هندي بين اجبطال خو دواي سركه كرد باش يكون خوش حاله شغل بارزاني شكا تيشكا اما هالي ايمايا بوشي كم الاسلامي اشتكي باشكا ولا خرابه بقول اشتكي باشكا ولا خرابه بلن باشا بو كرديا كاكا قد وجد بس بما ابو نسخوي شورش يلول مأساة ابو همو كرد بي نارحتو بي نارحتو بلان دول لو كم الشيوعيه كان بي نشوعين انا كلها تياتي هلا كردا كسش ك وشي عجب طالب ونسكو كبدكانا دكتور مكرم طالب بلا جازم بدك وكاغرز انا كردا وثيقات ما بقى مكان معهم دان كرد معناه كردينا كساتي ولا معناه رخن بارزاني دكتور یەکەم سەرەتاتیە و نیشانە و ئاسەواری هەڵوەشاندنەوەی ئەم ڕێکەوتنامەیە بێگومان خۆی لە 1970 کە ئیمزاکرێ لە 1970 لە جەزائیر یام ئەوەندە 1970 لە جەزائیر لە 6 ئازارە هەڵەوەشێنرێتەوە واتە 5 ساڵ تقریبا 5 ساڵ 5 ڕۆژ نا خۆ 4 ساڵە لە 1970 حکومەتی عێراق بەیاننامەی دەرەکات يعني بلا ام كلمه بيان معك او بيانك خدمه ازان صح حفظ شوار بياننامه مركب تمام شكون على خوي دريك هذا من اما ادم بكرت يعني لا شوار دخلك باش غزه بلا لا شوار عندي خالد شوار خالتي عندي ثانيه دواي بارزاني ما رازينا بشر دسبيكاته بشتي بچي بستوا حكومتي العراق ئایا زانیوێتی کە شای ئێران لەگەڵ یا ڕێگەکەوێ لا زان صح دۆڵار نەوت خۆماڵی ئەکات سۆڤێت پشتیوانی لێ ئەکات شوێعی دەرگا بەڕووی عێراق ئەکاتەوە حزب شوێعی عێراقی تەپاڵ دەوڵەتی عێراق ئەمە ئەو لەناو پارتیدا دەیان کە سەکردەی دیاری ئەو کە ڕۆژگارە مێژوویە لە بارزانانی هەڵەگەڕن خیانەتی لێگەڕن چونە دەوڵەتی عێراق ئەمان لەو ساڵەدا سەرکردایەتی شۆڕش هێندە گورزی کاریگەر لە دارودەستەی بەعس و حکومەتی عێراقەوە شێن تەنانەت سەدام حوسێن دەڵێ بەشی 24 ساعات یا 48 ساعات شەک و ئازوقەمان بوارم بەنا 1974 نا 1974 جوار سەریکە نصوح حفظ حكومة العراق قناعات غيتريزي برو نهاية سياسة باش أروات أو ليريا دولة العراق اليردا برنامج درك برنامج أزان صح حفظ شو كله حفظ فراوان ترى بعد كاني
ورتر چۆتە ناو مۆزوعەکەەوە چکە یاسا ناسی گەورە دایناوە منزل شای دایناوەکەی یاسا ناسی گەورەکانی عێراق کە دوای ڕۆژگار بۆ وەزیری خوێنی باڵاو بێنێ بۆ وەزیری عەدل لە دەوڵەتی عێراقدا ئەم یکەوە لە داڕژەرانی و داڕشتنەوەی بۆ هینەکە کردووە ئەو خەڵکی بێوت یاساناسی باش عێراقی دایناوە ئەو بەڵام مافەکانی کوردی بچوو کردوێتەوە تایدا ئەمە دوێکی بابەتەکەیە بارزانانی مەڕازی نابێت شەڵس بێکاتەوە کە شەڵس بێکاتەوە سەریکە پرسیارەمێژەکە ئەمەیە لە تێڕوانی بەحسا وایە دوای بەم شەڕە بەم شەڕێک ئاکرێت یەکەم دەوڵەتی ئێران پشتیوانیش بارزانی ئەکات ئەمە یەکەن و دوش کورد لەو 4 ساڵەیە فێری ژیانی شاری و ئارامی بووە تازە شەڕ بازایی ناکاتەوە ئەنی تێڕوانی بەعز بۆ شۆڕش کردەوەیە بەڵام بە پێچوانە کورد باشتر پشتیوانی لە بارزانی ئەکات باشتر ناو شۆڕشی کوردەوە باشتر دیفاع لە بارزانی لە شۆڕش ئیلول دەکەن و شۆڕش بەم قورسایەوە دێتە نینەکەەوە لە ماوەی تقریبا ساڵێکم تریش ساڵ 6 ئازار تا 7 ڕۆژ کەمتر بڵێن 359 ڕۆژەکە تقریبا لەو ماوەیە شۆڕشی گوزی کوشندە لە دەوڵەتی عێراقەوە شوێنێت بۆیت بەعز ناچارە ئەبێ بەڕێکەوتنەوەیەکی نێودەوڵەتی لەم شۆڕشە بات بۆیت لە ئینی ئۆپێکە لە کۆبوونی ڕێکخراوەکانی ئۆپێک لە وڵاتی جەزائیر دکتۆر کتێبێک هەیە ڕۆژانێ لە شۆڕشی ئەیلول بەڵێ پێم وابێ نووسنگی تەفسیر چاپی کردووە قسەیەکی مەلا مستەفای بەرزانی تایە کە ئەو نووسەرەکە دەڵێ یا گێڕەرەوەی ئەو یاداشتانە لێ مەلا مستەفای بەرزانی فەرمووی حکومەتی عێراق کە داوای لاڵەیەوە چیتانەوێ مەژەڵی ئۆتۆنۆمی سربەخۆیی ئەوان بێعەقلیەکەن لەگەڵ ئێمە کە ناماندنێ با بماندنێ دوای 6 مانگ اینجا ئەزان کە میلەتی کورد چ میلەتێکی بێسەروبەرە و چ میلەتێکە بۆمنە هیچی لە بەسەرەوە نیە و دوای 6 مانگە خۆمان پەشیمانە بینەوە کەڵێن خۆزگە هەر پێتان نەداینایە نازان ئەم قسە هیچ بنەمایەکی هەیە سەریکە کاگە ڕاست و ئەگەر هەیە بۆچی سەرکردەی یەکەمی شۆڕشەکە وا بێ ئومێدانە لەو دەستەوانێ لەو ئامانجاوانێک کە خۆی بەسیێکۆشێ کەڵەتی گەورەی ئێمەی کورد بەداخی گرانەوە کە تا ئێستا سۆی بار مێژم بۆ قسەیەکەم کە تا ئەسپێ ناڵنێ خاڵی زۆر گرنگە هەموو کەسە لە ژیانی خۆیدا هەموو قسەیەک دەکات داغەدار بە ئەز هەموو قسە بۆ خەڵک نییە من قسە بۆ خۆم دەکەم جاری وهەیە قسە بۆ بناڵەکەم دەکەم بۆ خێزانم دەکەم بۆ دایکم دەکەم باوکم دەکەم بۆ مەتەلەبەکان خوێندکارەکان دەکەم بۆ خەڵکی دەکەم بۆ نمونە لە تعزیەکە لە شێعرە خواردنەوەیەکە لە بازاڕە بۆ نمونە هەموو قسە لەسەر نابێتە ماڵەکەدار بەنجام قسەم بۆ خۆشیەکەم بۆ مەسەڵەن جانم کورد هیچ نییە بۆ نمونە کەیانزاوی کورد هیچ نییە کەکەم قسەیە من لە شوێنی نانم کردووە شتێکی هی ناکردووە ئەنسان تووشی ئەزەبێت ئەقاد ئەوەی کفرێکا خۆ نەعوذ بالله تۆ سەریکە و لەسەر مرۆڤەکە ناکەوێت ئاگادار بە چۆن زانانی ئەڵێن تەلاق لە تووڕێیا ناکەوێت ئەمیش ئاگادار بە بازان خۆی هەزارە قسەوەی کردووە هەتوو بێت لەسەر قسەیەکی بارزانی حەسەبەی قورسە مۆزوعە نا ئەمە ئاگادار بە ینی بارزانی لە مێژووت قسە بارزانی هەنەوە وەڵا بازان قسانی کردووە کاکە بارزانی لە شوێنی کتابێتە قسەی بۆ ئەقاتە تینی قسەیەکی واکا بۆ نمونە ئەو قسەیە بای بەڵام مەزانێکی کراوە کاتێک کراوە کە باڵم تەسە جیا بێتەوە لەی بنخۆی خوێنەوە ڕاز بارزانی ئێنن ئەڵ بارزانی بۆ شوێن خەڵکی عشارەکەی بۆ شوێن خەڵکی بۆ ڕزە خەڵکی خوێنەوە ناگرێ باشە دەبە دوای خۆڵ بازن کۆ قسانی لە قسانە کە ئەوەیە کە دوایی کە ئەوان جیا بنەوەشتە ئەفادا دوایدنەوە عێراق بوو دەچن بەکرە جۆ دەگەڵ عەبدوڕەحمان عارفە بارزانی ڕێەکەوێ ئەمە قسەی دەکرێت ئەڵێ داوا حاڵی ئێمەیە کاکە مێژووی ئێمە ئەوەتە ئەمە لەوەیە قسە لە شوێنێکی کۆڕێکی گشتیان نەکراوە لە شوێنێکی سیاسیان نەکراوە قەدار بە بارکەم دوازانی هەموو مرۆڤێکی ئاسایی مرۆڤ کاکە ما قسەی کردووە بۆ ئەو قسە بازای حساب نییە بۆ چکە بازای کاتی قسەی بۆ حسابەکەی لە ڕووی سیاسیەوە کە شوێنێکی سیاسیا کردی بێتی دکتۆر لە ئێستادا وەکو مێژوو کەوتم 49 ساڵ تێپەڕ بۆ بەسەر ئیمزاکردنی ڕێکەوتنامەی ئازاردا لە ئێستادا ئەم دیۆکۆمنت و وەسیقەیە ئەم ڕێکەوتنامێ ئەم وەرەقەیە چ گرنگێکی بۆ ئێمەی کورد هەیە وەکو لە ڕووی مێژوویەوە سەریکە خۆی ئەوەی گرنگی ئەبەیە بەڕاستی تەنیاوەیە تۆ بۆ نەوەکانی ئایندە ئیسپاتی ئەگەسە نەوەی دوای هەفتە نازانێ ئازار چی بۆ نەیبینیوە من خۆم کە هەفتەیەک ساڵ بوو نازانم چۆن کراوە بەڕاستی من ئەروین هەفتا پێنجا 5 ساڵام کە چوون بۆ داواری ئێران بووم بۆ نمونە چوومە خۆراسانی ئێران لەگەڵ باوکم و باپیرم کە سوکارمان بۆ نمونە مەسەلەن یعنی نەوەی پێگەشتووە هەر نازانی ئازار چی مارزانی کێ و شۆڕشی ئیلول کێیە تۆ ساڵنا بەمە بیر یەخەیتەوە مۆزوعەکەم یاغەدا بیخستنەوەی کە بۆ نەوەکانی ئەیندا کێمە خاوەنی ئەم خەباتەین ئەمە دەیویکی ئەم بابەتە ئەمە یاغەدا گرنگی لەمەدایە ئەمە یەک دوو گرنگی لەوەدایە کە تۆ لەسپادێکی بۆ سی عێراق کە تاسی کرد عێراق مافەکانی و پیس بەرەزێناوە کە فەرموو ئەوە چونە ساڵەمەوە بەردەوڵەتی عێراق ئەم مادانی مافانی بە کوردداننا و لە ئاخر دەوڵەت پەشیمان بووەوە شەڕسی پێکردەوە دەوڵەتی عێراق تووشی دیان کارەساتی گەورە بۆی کوردەوە
ئەمە دووبارە مەکەنەوەی ئەمە پیشانی بۆ پیشانی دەوڵەتی عێراقی پیشانی دەوڵەتانی دنیادی پیشانی ئەمریکا ئەمریکادی فەڕەنسا بریتانیا دێڵی ئەی وڵاتانی زلێت ئەگەر ئێوە کێشێک و چارەسەر ناکەن ئێمە هەر ئەم ناوچەیە بە ناڕامی ئێهەڵینەوە بۆ نمونەیانی لەمانە گرگە بەڕاستیان بۆچی جارێکی لە ماوەی ئەم 49 ساڵەیە بۆ منە کورد کیانی سربەخۆی خۆی هەیە ریفراندۆممان کرد سوپای سربەخۆی خۆمانمان هەیە لە پەرلەمانی عێراقا بوونمان هەیە وەزیری دەرەوەی عێراقی ئێمە بووە سەرۆک کۆماری ئێمە بووە جێگری سەرۆک وەزیران و کۆمەڵی هەشتی گرنگمان هەبووە لەگەڵ ئەوەشا شەڕی داعشمان پێکراوە و هەزارەها شەهیدمان هەیە بۆچی تا ئێستا کورد بۆ مافە نەگەشتۆتەوە لە کاتێکە هەر کوڕی مەلامستەفای بەرزانی بوارم بە نەپرسیت جوارم بە لەمەکم ژوڵام بەمەوەی ناخۆم لە پۆستێکی سیاسی حکومیانە بم تا ڕۆژە بڵم کاکەتەوە بۆ نەتکردەوە بۆ نمونە ڕکاتی خەڵک وەبسایت لە حەزمەکە سۆی بامەژوو ڕۆژە ڕۆژان لە یەکێ لە پرسانەی حضورم بوو بێ قسەم تیا کردی بێت من لە پشپەردەوە قسەم لە وەرگیراوە لەسەر واقع قسەم لەوە نوێگیراوە پرسم بێکراوە هەرێ بکەین باشە وتم مەیکن چوو کردیوانە بۆ نمونە مەسەلەن یانی قسە من نەیخواردە بۆ نمونە مەسەلەن دەفسەمیژەکە وایە بۆ وایە کاک ڕاست وەڵامەکە زۆر ئاسانە ئەمە عێراقمان دروست کردوێتەوە بەڕێزم عێراق جوازە کوردستان ئاگادار بە پێم وتی ئێمە نابێت عێراق دروستکەینەوە منەوە قسە بدەمە کە کردومەوەشیکەمە من کەمڵوانی کە داخوی لە ڕفراندۆم کردو بدەنگیشم بێداو لەش پەشیمانی بۆ 10,000 ساڵی تریش لە 2003 ئێمە عێراق جوابوارم بە عێراق چەند دروستێکەوە زەرەی تیاکەین عێراق وڵاتێک نییە مافی کوردی تا پارێزرا بێت کاکە زۆر ئەم هاوکێشی زۆر ئاسانە یەکەمە لە عێراقا چارەکی عێراق پێک ناهێنین چارەکی عێراق پێک ناهێنین عێراق بۆ دیموکراتی وڵاتی دنیا تۆ لە چارەکی پەرلەمانە چیت پێگرە جواب بەرەوە پرسیارە خۆ کاک دیموکراتی دەنگدانە ئەگە عێراق ئێستا 120 پەرلەمانتاری 100 پەرلەمانتاری هەیە نەخەی 100 پەرلەمانتاری بێت سی کووردە ئەگەواماندانە خۆ هەفتەیە عەرەب و تورکمانە کاکە دەنگە پێ نادەن خۆ دەنگدان چێ دەنگدان دیموکراتی چیە زۆرینە نییە پرۆژێکی دەنگدانەوە کاکە ئەم قەڵەمانی بە کورد چەند کەس دەنگی پێە سی کەس دەنگی پێە هەفتە دەنگی پێ نایە کاکە خۆ دیموکراتی ئاوایە ئەمە یەک بە دیموکراتی تۆ بە مافەکانی خۆ ناگەی ئەمە یەکە بەس بە دیکتاتۆری پێ دیکتاتۆریش ناڵی پێ بکە دیکتاتۆریکە بار مافی کورد نییە ئەمە دوو کەواتە لەم عێراق دروستکراوەدا ئێمە بە هیچ ناگەین بۆیە ئەوانەی کە باسی کرد بەڕێزم عێراقمان دروست کردەوە عێراق دروست کردەوە بۆ عێراق بۆ کورد نا ئێمە بێ کوردستان دروستکەینەوە دکتۆریان کاتی بەرنامەکەم تەواو بوو کۆتا قسەت زۆر بە کورتی من هیوادارم ئەو من ناو بەناو خوێنەوار بەداخی گران چۆک لای من کورد ڕۆژە بێرینی وکن خوێنەوارشی نییە بەناو خوێنەکانی کورتی هیوادارم بەخۆشمەوە لەمە و لە تانتەشەد لە کەسێک نەدەین کە ئەوەی کردی بۆی کرا ئەگەر ئێمە ئامادەین با لەم ڕۆدا هەڵەکانی مەژوو دووبارە نەکەینەوە ئەوانەی ڕابردوو تا ئێران هێناوە بە هەموو هەڵەکان و خراپەکان باشەکانیشانەوە بە ئەمە لێدام هەڵان ڕاستکەینەوە بە ئازمایش دووبارە نەکەینەوە من داوام بۆنەوەی ئەمڕۆ بۆ نەوەی داهاتوو بۆ کۆمەلگای ئەمڕۆ ئەمەیە بەیت وازەکەین و بۆ غز بێنین وازێک تشکاندر بێنین وەختی ڕابردوو ناکات دوانێکی خیانەتی کردووە مثلا نابێت بە ڕۆژێکی ئاشدا دەبچیتە خوارەوە دوێکی شۆڕژگەر بە نابێت تا نادیام شۆڕژگەرێت و پیکێ بە ئاغا و سەروەری خۆی بەڕاستی بە یەکەوە بژین بەرەکوسایکی ئازاد و ئامۆستای زانکۆ کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەمی بەرنامەکەت ڕازاندەوە سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاس بۆی عەزیزی تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم سەرکەوتن هەر بۆ کورد و کوردستان